کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کە لای هاوڵاتیان نازناوی کابینەی کەرتی تایبەتیشی نێنراوە لە ساتی دەستبەکاربوونیەوە تا ئێستا بەردەوام لە دۆزینەوەی ڕێگەچارە بووە بۆ ئەوەی کەرتەکان بدات بە کۆمپانیاکانی کەرتی تایبەت و لە کۆڵ حکوومەتی بکاتەوە. حکومڕانی خۆماڵی کوردی پاش 28 ساڵ لە دەسەڵاتدارێتیان شکستیان لە چاکردنی پرۆسەی کارەبا هێنا و ئێستا بەنیازن پاش شکستەکەیان کارەبا بە دەردی زۆرینەی کردەکانی دیکە بدەن بە کەرتی تایبەت. کەرتی تایبەت هەدەفا سەرەکیژی ئەوە کو ینی پێدانا کارەبەکە باشتر تێچوویەکی کێمتر سەر حکومەت و هەمان سعرا کو vێگاوێ هەی یعنی خەڵکی خۆ دڵنیاتکەن کو هیچ سعر گۆڕانکاری سەردا نایێت تەنها ڕێکخستنە و ئەوە ئێک شوان چاکسازیە کو وارێ کارەبێدا تێتە کرد. ئێمە تەوەقوع دەکەن هەتا نهاتی ئەم ساڵ ئەو تەندەرە ئامادە بیت و پشتە وارێ جێبەجێ. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش پێی وایە پێدانی سەرجەم کەرتەکان بە کەرتی تایبەت بارگرانی گەورە لە سەرشانی هاوڵاتیان دروست دەکات. لای هاوڵاتیانیش ئەوە ڕوونە کەرتی تایبەت ینی کۆمپانیا حیزبیەکان. ئەوەی ئێمە ئەیکەین لە هیچ کەسێ ناچێت ئەوەی کە خەڵکێکە ئێمە ناتوانین بیکەین لە دنیاە کەوتە کەرتی تایبەت ئەو کەرتە تایبەتە هەم باج ئەیات هەم دەرامەت بۆ خەڵک پیاکات هەم ئەبێ بە بژێوی ژیانی خەڵکانێک کە لەگەڵ حکومەتە موچە نییە لەگەڵیانە بەڵام لای ئێمە کەرتی تایبەت لە سایانەوە زیاتری هی حیزبەکانە ئەمە کاڵی کەرتی تایبەت یەکسەر لێ سڵەکەیتەوە ئەڵێ حیزبەکان دەستیانتیا هەیە کەواتە ئێمە کەرتی تایبەتمان نییە بە ناوی کەرتی تایبەت کەرتی تایبەتەکەمانی حیزبەکانە بەدزیەوە بە ناوێکی مستعارەوە کردوانە بەهی خۆیان بەرەوەی هەمان جەماعەتی چاوچنۆکی کە لە حکومەتە و حیزبەکانە هەبوون یانوێ ئەم پارەی قۆرەخکەن بۆ خۆیان دزیەکی زیاتر بکەن بۆ ماڵی خۆیان ئەمە لەم بەشەی کەرتی کارەبای پێ دەڵێم اینجا کە بەشەکانی تریش بە هەر شێوازێک دزیەکی زیاتر بکەن بە ڕسمی یان بە شەرعیکردنی گەندەڵی و دزیەکەیە. لە ئێستادا زۆرینەی ڕەهای کەرتەکان بە نمونە عریزەنووسی و کۆکردنەوەی پارەی ئاو، سکیوریتی و هێنانی دەرمان، تەنانەت سەیرکردنی کەناڵەکانی ڕاگەیاندنیش دراوە بە کەرتی تایبەت کە چەند کۆمپانیایەک بۆ سەیرکردنی کەناڵەکانی ڕاگەیاندن پارە لە خەڵک وەردەگرن لە کاتێکدا کەرتێکی تایبەتی ڕاستەقینە لە هەرێمی کوردستاندا بوونی نییە و ئەوەی هەیە کۆمپانیای سێبەری حیزبە دەسەڵاتدار و بەرپرسە باڵا و چەکدارەکانیانن کە بەهۆیانەوە بوون بە خاوەن سەروەت و سامانێکی خەیاڵی و نەژمێردراو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.